هەمووان لەبارەی مریشکی سپی یان سوور یان ڕەنگە و ڕەنگ دەزانین. چەند جۆریش هەیە کە تا ڕادەیەک ئاشنان یان بینیومانە ئەگەر بە وێنەیەکیش بێت. بەڵام ئێمە لەم راپۆرتەدا جۆرە مریشکێکتان پێدەناسێنین کە تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە و سوودە تەندروستیەکانی ناوازن. مریشکی ڕەش ناسراو بە مریشکی لامبۆرگینی. مریشکی ڕەش بە نایابترین و گرانترین مریشک لە جیهاندا دادەنرێت. نرخی 1 کیلۆ لەو جۆرە مریشکە دەگاتە نزیکەی $2600 بە شێوەیەکی بەربڵاو لە پاریسی پایتەختی فەڕەنسا و بە تایبەت لە کۆشکی سەرۆکایەتی ئەو وڵاتە بەربڵاوە. ئەویش بە هۆکاری سوودە تەندروستیان ناوازەکەی. شوێنی سەرەکی ئەم جۆرە مریشکە ئەندونوسیایە. بە هۆکاری شێوە تەواو ڕەش و هەڵکەوتە و نرخ و سوودا لە ڕادەبەدەرە تەندروستیەکانی ناونراوە مریشکی لامبۆرگینی. ئەم جۆرە مریشکە هەموو لاشەکەی تەنانەت گۆشت و هێلکەکەشی بە تەواوی ڕەشە بێ ئەوەی هیچ جۆرە ڕەنگێکی تری تێکەڵ بووبێت لە تایبەتمەندیەکانی زیرەکی و میهرەبانی و گوێڕایاڵیە. ئەم جۆرە مریشکە بەرگەی پلەی گەرمای بەرز و نزم بەباشی دەگرێت. کەسایەتی متمانە بەخۆبوونی هەیە و هەمیشە بە وریایەوە دەردەکەوێت و مامەڵە دەکات. گۆشتی مریشکی ڕەش بە گۆشتێکی تەندروست دادەنرێت چونکە ڕێژێکی بەرزی پرۆتین و دژە ئۆکسێنەر و مادە خۆراکیەکانی وەک کالیسیۆم، ئاسن و فسفۆڕ و هەموو جۆرە ڤیتامینەکانی تێدایە. هۆکارێکیشە بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش و هێورکردنەوەی مێشک. وەک هێمایەکیش بۆ سامان و پێگا سەیر دەکرێت و هەندێک پێیان وایە بەختێکی باش دەهێنێت. هێزی سحراوی هەیە و پەیوەندی نێوان زیند و جیهانی ڕۆح ئاسان دەکات. ناتوانرێت ئەم جۆرە مریشکە لە شوێنێکی ئاسایی بەخێو بکرێت و دەبێت لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕی تایبەتی پەلەوەردا بێت. ئێستا ئێوە پێمان بڵێن حەز بە کڕینی مریشکێکی لەم جۆرە دەکەن؟